خۆشەویستان سەلامی خواتان لەبی دەمەوێت لەو کورتە ڤیددیۆیەی باسی پارەتان لە بۆ بکەم. ئینسانی مسلمان کو تەعامل هەڵسوکەوت دەکات لەگەر پارە دەبی لە بۆ چاشتان بەکاربێتن. پارەک لە بۆ ژیانی خۆ دەبی بەکاری بینین. پارەک دەبی هەڵی بگری لۆ کاتی تنگانە 100 102 103 ئەو پارێکە دێتە دەستت لای بدە لە بۆ ماری سپی لە بۆ ڕۆژی ڕەشە کاتێککە ڕۆژی ڕەش بەسەردادێ نەخۆشیەکە پێویستیەکە دەبی حەلی بکەیت. پارێک دەبی بەشێکی دانی لە بۆ ئیسtismاری پێ بکەیت. هەر کەسێک عمری بۆ 55 سال دەخلەکی تکەی نەبوو جگە لەو پارەی خۆی بزانە پلانی لە ژیاندا مەزبوط نەبووە. دەبی ئیسtisمارێکی بکەیت لە ژیانی خۆتدا ئەوجە لە هەر دەیەکی بیتن. تەنانەت ئەوەش ئیسtisمارە منداڵەکانی خۆت پێ بگەێنی ئەوانش دەخلی مادی بیننەوە لە بۆ ناو ژیانت. یعنی دەبی ئیسtisمار بکەیت ئەوجە لە هەر شێوکی هەموو یەکەکانت لەناوێک سەبەتەی نەبیتن. پارەی چارەمینیان کە پێویستە ئیشی لەسەر بکەی بینێری لۆ قیامەتت لە بۆ دوای مردنی خۆت لە بۆ خێرکردنت. خۆشەویستان ئەوەی بزانن ئەوەی خێرەی ناکاتن عەقڵ نییە، ئەوەی خێرە دەکاتن عەقڵە، بەڵام ئەوەی خێری نەبراوە دەکا ئەوە ژیرە. یعنی زیرەک ئەوەی خێرە دەکاتن عەقڵە، بەڵام ذەکیە ژیرە ئەوەی خێری نەبراوە دەکات چونکە تەمەنی خۆمان کورتە. ئەلەو تەمەنێکی کورتمان هەیە مویممە خێری نەبراوە دروست بکەیت ئەمە لەناو قەبرە پار بدەینەوە خێرمان لە بۆ بێ ئەوەیە سەدەقە جاریان. لۆیەکە ئەمن تەژیع هەمووتان دەکەم لە هەر شوێنەچی مەشارعەکی خێریتان دیت مەکتەب بوو، مزگەفت بوو، مەدرسە بوو، بیر بوو، مەدرسەی تەحفیزی بوو، هەر موەسساتێکی خێری بوو شەرت نییە زۆری لەناودا بنی 5,000 دانێ 10,000 دابنێ دەورەمەندی یەک تەن سیمەنتۆی بکڕە لە بۆ ئەو موەسسەی لە بۆ ئەو مەشروعی لە بۆ ئەو خێرەی. لە خەستەخانەی میهرەبانی بەشێک چی بکە پشکێکی بکڕە جوزئەکی کەم بەشدار بە لە خێری نەبراوە. محاولە بکە زەکی بە زەکی ژیر بە لە خێری نەبراوە بەشداری بکە. خۆشەویستان دەربارەی پارەی دەمێت تێتان بگەێنم دوو سوال لێ دەکرێتن لە چێ تینا لە چێ سەرف کرد بەس ئەوەی دەمەوێت ڕوون بکەمەوە لە بۆتان چار نەوعمانەیە. پارەی بە حەڵاڵی بەدەست بینی بە حەڵاڵی سەرف بکەی بەس ئەوە محاسەبە لەسەر دەکرێتن. پارەک بە حەرامی بەدەست بینی بە حەڵاڵیش سەرف بکەی حیسابی لەسەر نییە. پارەک بە حەڵاڵی بەدەست بینی بە حەرامی سەرف بکەی حیسابی لەسەر نییە. پارەک بە حەرامی بەدەست بینی لە حەرامی سەرف بکەی ئەوانە حیسابی لەگەر نییە. ئەوەی کە حیسابی لەسەر دەکرێت ئەو پارەیە کە بە حەڵاڵی پەیدا کردی بە حەڵاڵی سەرفت کردیان. ئەوجە خۆشەویستان وریابن دوو پرسیارتان لە کۆر دەبیتەوە لە چێ تینە لە چێ سەرف کرد بتانن پارەکانتان بە حەڵاڵی پەیداکەن و بە حەڵاڵی سەرف بکەن. خۆشەویستان زیادکردنی پارەی پێش زیادکردنی نەفسیشە. ئەوەی بزانن ها ئەوەی کە دەرێتن پارە ترچی دەستە و هیچ نییە ئەوە ڕاز ناکە ئەوە لە دینی شتێ نەگەیشتە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکات سبەینان و ئێواران دوعای بکەین لە فەقیری نەجاتمان بیتن. فەقیری وەکو نەخۆشی وایە ئەمە زدی نەخۆشینە زدی فەقیرینە، بەڵام نەخۆشمان خۆش دەوێ فەقیرمان خۆش دەوێ. دین ئەوالەیە دین تەژیع ناکە لە بۆ فەقیری. دین دەیرە فەقیری لەناو بە نەخۆشی لەناو بە تەداوی یا عیباد الله نەخۆشەکان لەناو بە، بەڵام لەگەڵ نەخۆشی باشین ئەوەش تێگەیشتنی ئیسلامە لە ژین و دین. ئەوش بزانن ئاخر شت پێغەمبەرمان مادیەن فەقیر نەبووە بەڵکو خومسی هەبووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک لەسەر 5 غەنیمەی لۆدانرایە، بەڵام پارە لەناو دەستی بووە لەناو دڵی نەبووە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەخشندەی پێغەمبەری فێری کردینە کە ئەو ڕۆژ میهرەبانی دابنین. ئەمە قودوەکەمان پێغەمبەرە صلی الله علیه وسلم صادق الئەمین لەوی فێر بووینە هەتا نەبوویتە جەژنە وەرە بەشداری بکە لە پشتی خێری لە خەستەخانەی میهرەبانی. پارەی بدە لە بۆ جێژنانە یەتیمەکانی میهرەبانی 0750 115 پاسپەی FIB میهرەبانیە دەوەرەوەرە هەتا کەنجینێ بەشداری ناکەی لە میهرەبانی. ئێستاکە هەتا ئێستا تێ نەگەیشتی میهرەبانی 2802 یەتیمی هەیە هەویەی بیمەی تەندروستی هەیە یارمەتی ئەو هەموو نەخۆشی دەدا ئەو هەموو عەمەلیاتی بە سەڵاواتی دەکات. خەستەخانەی سەڵاواتەکەی شاری هەولێر نەخۆشخانەی میهرەبانی بەردەوامین لە خزمەت خێرخۆشی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی